بینەرانی کوردستان 24 لار کوێنەکەن جوانترین سڵاوتان ئاراستە دەکەم. 2 ساڵ بەسەر شەڕی داعشدا تێپەڕ دەبێت پێشمەرگە لە ماوەی ئەم 2 ساڵەدا توانێتی دەیان گوند و ناوچە و ناحیە کۆنتترۆل بکات. ئەوەی چاوەڕوان دەکرا لەلایەن هاونیشتیمانیانی کەرکووکەوە گەڕانەوەی کەرکووک بۆ سەر هەرێمی کوردستان بوو، بەڵام ئێستا جیاواز لە گەڕانەوەی کەرکووک بۆ سەر هەرێمی کوردستان قسە و باسێکی دیکە دەکرێت کە ئەویش پرسی بە هەرێمکردنی کەرکووکە. ئەم پرسش لەلایەن پارێزگاری شارەکەەوە نەجمەدی کەریمەوە خراوەتە ڕوو. پرسیارە گەورەکە لێرەدا ئەوەیە، ئایا چی گەرنتیەکەیە لە ماوەی 3 بۆ 4 ساڵی دیکە پاش بە هەرێمکردنی کەرکووک بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان؟ ئایا ئەگەر ئەو هەنگاوە بنرێت جارێکی دیکە کورد پەنجەی پەشیمانی ناگەزێت وەکو ئەوەی کە ئێستا لە پرسی مادەی 140 بۆ قسە و باسکردن لەسەر ئەم بابەتە هەریەک لە بەڕێزان ڕەوەند مەلا محمود جێگری لە پرساوی مەڵبەندی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەروە عەدنان کەرکووکی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی کەرکووک گەرمیانی پارتی دیموکراتی کوردستان و بەڕێز عەبدوڕەحمان مستەفا پارێزگاری پێشووی کەرکووک قادر سیاسی ئەندامی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕانم لەگەڵایە. پێشەوەی قسە لەسەر ئەم بابەتە بکەین پاکێجێکمان ئامادەیە، دواتر گەڕێنەوە قسە و باسی زیاتر لەسەر بابەتاکەین. ئەم پەرلەمانتاری پارتی دیموکراتی کوردستان باس لەوە دەکات کە حزبەکەی لەگەڵ جیاکردنەوەی کەرکووکە لە بەغدا، بەڵام بەو مەرجەی بۆ ماوەیەکی دیاریکراو بێت و نەکرێت بە هەرێمێکی سەربەخۆ، بەڵکو لەو ماوە دیاریکراوەدا کە لە ساڵێک زیاتر نەبێت کار بۆ گەڕانەوەی بکرێت بۆ سەر هەرێمی کوردستان. دەتوانین ئێمە بە قەراری یەکجاری ناوەڵکو قەرارێکی ئیداری بڵێ ئیداریان ئێمە سەر بە هەرێمی کوردستان دەبین لەبەر ئەو هەموو ئیجحافەی کە بە حەقی خەڵکی کەرکووکەکان دەکرێت لایەن بەغداوە بلکێنرێ بە هەرێمی کوردستانەوە تا ئەو کاتەی دەنگ لەسەر چارەنووسی هێرادرێت. مەطلبێکی سیاسی خەڵکی کوردستان و خەڵکی کەرکووکەکە لە بەغدادا بڕێ، بەڵام بۆ ئەوەی کە هەرێمێکی سەربەخۆ بێ بە هەرێمێکی سەربەخۆ بێ ئێمە دژی وەستین. بزوتنەوەی گۆڕان کە ئێستا لە ڕێکەوتنێکی سیاسیە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان، ئەوانش پێچەوانەی بۆچوونی پارێزگاری یەکێتیەکەی کەرکووک لەگەڵ گەڕانەوەی کەرکووکن بۆ سەر هەرێمی کوردستان و دژی بە هەرێمکردنی شارەکەن. تەسەوور ناکەم کەسێک بتوانێت جورئەتی هەو بکات بە تەنیا مینی بکات تەرحێک بدایە تێزێ بدا بە تەنیا خۆی بۆی جێبەجێ ناکرێت کە شتێکیش بە تەنیا نتوانرێت جێبەجێ بکرێت، باوەڕ ناکەم هیچ بایەخی شێ بێت. پارێزگاری کەرکووک کە هاوکات ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانە، پێچەوانەی بۆچوونی مەکتەبی سیاسی حزبەکەی تا ئێستا مژاری بە هەرێمکردنی کەرکووک بە یەکێک لە چارەسەرەکان دەزانێت بۆ ئایندەی شارەکەی. باپی زانیاریەکانی کوردستان 24 پارێزگاری کەرکووک لەگەڵ چەند کەسایەتێکی سیاسی و حزبی ئەو پرسەی تاوتوێ کردووە و هەوڵی دروستکردنی پاڵپشتی دەدات بۆ بە هەرێمکردنی کەرکووک. ئەمە جگەلەوەی کە لە سەرەتاوە عەرەب و تورکمانەکان پێشوازیان لەو هەنگاوە کرد. ئەگەرچی لە ڕابردوودا هاوڵاتیانی ئەم شارەیەک دەنگ بوونە لەسەر ئەوەی کە پێویستە کەرکووک بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان، بەڵام لە ئێستادا ئەو کەسانەی کە کار بۆ بە هەرێمکردنی کەرکووک دەکەن توانیویانە بۆ چوونێک لای بەشێک لە هاونیشتیمانیانی ئەم شارە دروست بکەن بەوەی کە لە قازانجیانە کەرکووک نەگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان، بەڵام تا ئێستا ئەم بۆچوونە نەبووە بە بۆچوونی زۆرینەی هاونیشتیمانیانی کەرکووک. سۆران کامەران، کوردستان 24 کەرکووک. جارێکی تر سڵاو گەڕێمەوە لای میوانەکانم بۆ قسە و باسکردنی زیاتر لەسەرم بابەتە کاک ڕەوەند سەرەتا لە جەنابتەوە دەست پێ یەکەم 2 ساڵ بەسەر شەڕی داعشدا تێپەڕە بێ و هێزی پێشمەرگە توانێتی بەشێکی زۆر لەو ناوچانە کۆنتترۆل بکاتەوە کە پێشتر لەژێر دەسەڵاتی داعشدا بوو. ئێستا هێزی پێشمەرگە لە ڕووی سەربازیەوە ئەوەی سەلماندووە کە ئەم ناوچانە ناوچەی کوردستانین، بەڵام هێشتا لە ڕووی ئیداریەوە ئەوە نەسەلمێنراوە. دۆخی کەرکووک لە ئێستاوە هەنگاو بۆ کوێنێت؟ بڵێ هەموو لایەکتان باش، من پێم وایە ئەوەی کە ئێستا لە کەرکووکە ئەگوزەرێ ئەتوانین بڵێن زۆربەی خاچی کوردستان ئێستا پێشمەرگە ئازادی کردووە، ئەوانەی لە چواردەوری کەرکووک و شوێنەکانی کەیە پێشمەرگە هەمووی گەڕانەوەتەوە سەر هەرێمی کوردستان، ئەتوانین بڵێن ئەوەی بەشێکی زۆریش لە مادەی 140 کە زەویەکان کە نیزاعاتی لەسەر بوو ئێستا بەشێکی گەڕاوەتەوە بۆ خاوەنددارێتی ئەسڵەکەی کە کووردە، ڕنگ بێ هەندێک پێویستی بەوە بێ هەندێک بڕیار کە لە مەجلیسی قیادەی سەورە بووە هەڵبووە شێنرێتەوە بۆی ئەو زەویانە بە یەکجاری بگەڕێتەوە
بۆ خاوەنددارێتی و بۆ کەسەکان ئەمە لە لایەکی کە ئەو وەزعی کە ئێستا هەیە من پێم وایە وەزعەکە تا حدێک چۆتە پێشەوە و وەزعی کورد لەم ناوچانە باش بووە و ئەتوانم بڵێم ئەوەی کە ئێستا جێگەی نیگەرانی ئەوەی عێراق وڵاتێکە بێ حکوومەتە عێراق وڵاتێکە هیچ شتێکی لە جێگەی خۆی نەماوە نە پەرلەمانی نە حکوومەتی نە وەزارەتەکانی لە سیاسی کوردیەکان دەیکەن بەڵام بۆ ئەمە ئێوە وەکو دەرفەتێک بەکار ناهێنن بۆ گەڕانەوەی کەرکووک ئەتوانم بڵێم ئەمە کێشەیەکی سیاسی قورسە و ئاسان نییە ئێمە بە عملی ئێستا گەڕاوەتەوە سەر کوردستان و بە عملی ئێستا کورد لەو ناوچانە ئەژی و لەو ناوچانە ژیانی خۆی بەڕێوە ئەبات و بە عملی ئێستا لە ناو شاری کەرکووک و چواردەوری شاری کەرکووکە کوردەکان ئیشوکاری هاوڵاتیان جێبەجێەکەن باوکاری تورکمان و عەرەبە ڕەسەنەکانی ناوچەکە ئەتوانین بڵین گرفتێکی ئەوتۆ یاخود مەترسێکی ئەوتۆ لەسەر دانیشتوانی کەرکووک و ناوچەکە نەماوە ئەوەی کە جەنابەت قسەی لەکەی دێمەوە سەر ئەوە من لە پێشترا قسەم لەسەرەوە کرد نە عێراق وڵاتێکە بتانی ئەتیمادی لەسەرکەی وەکو وڵات تەعاملی لەگەڵا بکەی یاخود وا حسابی لەگەڵا بکەی کە ئەمە عێراقە و بەڵاوان گەڕانەوەی کەرکووکە کرێ ئەوترێت پێویستە لە بەغداوە ئەو کارە بکرێت ئەگەر ئێستا حکوومەت نەماوە لە بەغداوە عێراق بەو شێوەیە بەرەو هەڵوەشانەوە چێ کورچی پێویستی بەوەیە بچێتەوە بۆ بەغدا بۆەوەی کەرکووک بگەڕێنێتەوە سەر هەرێمی کوردستان تۆ ئەگەر عێراق لە ڕوخانی شابێ یاخود ئەگەر عێراق سبێنێ بێت بە چەند پارچەیەکیش پێویستت بەوەیە جیرانێکی باشتە بێ پێویستت بەوەیە تەعامل لەگەڵ جیرانێکی باشە بکەی بۆیە ئەم حاڵەتانە ئەبێ حاڵەتی ڕێککەوتن بێ و بێم حاڵەتانە حاڵەتی تەفاهم و لێکتێگەیشتن بێ چکە ساڵانێکی زۆرە کەرکووک و ناوچەکانی کە داگیر کراوە ئەمەش ناکرێ هەر ئێمە لە لای خۆمانەوە بڕیار لەسەر گەڕانەوەی کەرکووک بدەین بۆیە پێویست بەواکە لەگەڵ عێراقی داهاتووشە ئەو عێراقی کە ئێستاشەیە دیالۆگ بکەین گفتوگۆ بکەین چکە تا ئێستاژێ مە نوێنەرایەتیمان لایەن عێراقەکە بۆ نمونە ئێستا دوو بۆ چوونەیە بۆ چوونی سونە و شیعە هەم شیعە لە نێو خۆیان نێوماڵی یەک نییە و هەم سونەش نێوماڵی یەک نییە کورد چۆن نەتوانێت مامەڵە لەگەڵ ئەم دوو لایەنەدا بکە کە خۆیان نێوماڵن ناکۆکە کاکوونەر لە ئێستا پێویست بۆواکە کورد لە سەرەتای ناوماڵی خۆی ڕێک بخە ناوماڵی خۆی ڕێک بخە بۆی یەک دەست بێت چونکە نوێنەرایەتی هەرێمی کوردستان لەگەڵ نوێنەرایەتی کەرکووک ئێستا لە بەغا هەن و هەمووشیان یەک دەستن یەک بیرکردنەوەشیانە لەسەر مەسلەی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان ئەوەی کە ئەکەوێتە ئەستۆی خۆمان ئەوەیە ئێمە نێوماڵی خۆمان ڕێک بخەین بۆی بتوانین کە دیالۆگمان کرد لەگەڵ عەرەبی سوننە یاخود عەرەبی شیعە یاخود هەر خەڵکێک کە عەقڵێتی داگیرکەری هەبێ بتوانین بە حەزمی خۆی جوابی بدەین و بتوانین تێی بگەێنین کە ئەمە کەرکووکە و کوردستانیە و لە ئێستاە ئەوەی کە کراوە ئەوە حەقی مەشروعی کووردە بەڵێ کاک عەدنان دێمەلای جەنابەت وەکو ئەمەوێت دید و بۆچوونی پارتی دیموکراتی کوردستان بزانم لەسەرەوە ئێستا هەروکو لە کاکڕەوەن چمپرسی 2 ساڵ تێپەڕیوە کورد وەک دەوترێت دەیان دەرفەتی لە دەستداوە 2023 وەک دەوترێ باشترین دەرفەت بوو سەرەتای شەڕی داعش ئێستا بە قسە باس لەسەرەوە کە شەڕی داعش بەرەو کۆتاییە چێ کورد چاوەڕوانی چیەکات زۆر سپاس سلااوڕێزم بۆ بینەرانی کەناڵەکەتانیش هەیە کورد ئێستاکە لە قۆناغێکی خۆ ئامادەکردندایە بۆ ئایندەی ناوچەکە ئایندەی نەکرد کەرکووک ئەو ناوچە کوردستانیانی دەرەوەی ئیداری هەریان بەڵکو ئەو گۆڕانکاریانی کە ئەمڕۆکە ڕوەداتن وەکو لە ناوچەکە بە گشتی لە نێو دەوڵەتەکەی کوردستانکە لە ئامادە باشیدایە بۆ ئەوە و هەنگاوی جددیشی ناوە بۆ ئەوە بەڵام هەموو هەنگاوەکانی کورد وابەستا بێتەوە بە ئەوەی کاگڕەوەند باسی کرد بە یەکریزی و ڕێخستنەوەی نێوماڵی خۆمان ئێمە ئەگەر نێوماڵی خۆمان ڕێک بخەینەوە ئەوە کاتە ئەتوانین هەنگاو بنین و ئەو دەرفەتانەشی کە هاتوۆتە پێشمان هەتاکو ئێستا لە هەرێمی کوردستان هەیە لە نێوان لایەنە سیاسیەکان گوازراوەتەوە بۆ کەرکووک ئەو نەگواستراوەوە بەڵام کاریگەری هەیە بەسەر کەرکووک کاریگەری چونکە لە کەرکووک بڕیار نادرێت بەشداری کۆبوونەوەکان یەکتر ناکەن بەڵێ ئێوە بزوتنەوەی گۆڕان بەشداری ئەو کۆبوونەوەوانە ناکەن کە لەسەر ئاستی حیزب کوردستان کاریگەری لەسەر کەرکووک بەجێ هەیە ینی ئەوانەی کە لەوێنەیە لێرە کاریگەری دەبێتن چونکە وابەستەیە بە یەکتریەوە بەڵام نابێت لایەنە سیاسیەکان ئەویان لەبیر بێت کە کەرکووک دەرفەتوەڵامەکە دەیتەوە تۆ پرسیار بە دوای پرسیارەوە لێمەش تێکە دەیت ینی ئەو دەرفەتانی کە ئەم دەرفەتەکانی کە لە بەردەم کوردووە بە تایبەتی لە دوای 2023ەوە هەتاکو ئەمڕۆکە ئێمە نەمانتوانیوە بیرقۆزینەوە ئەوە دەوێت بێتە دەرس و عیبرەتێک بۆ ئێمە بۆ ئایندە ئەبێ سوودی لێ وەربگرین ئێستا کەش
ئەم دەرفەتی کاتۆتە پێشەوە 2 ساڵ تێپەڕێ بێتن بەسەر شەڕی داعشە ئەمڕۆکە لە ڕووی پراکتیکیەوە لە ڕووی عملیەوە ئەم ناوچانە کەوتۆتەوە ژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێم چونکە ئەو هێزەی کە ئەمڕۆکە ئەم ناوچانە دەپارێزێتن هەر لە سعدیە و وڵاڵەوە تا دەگاتە شنگال هەمووی هێزی پێشمەرگەی کوردستانە هێزی وەزارەتی پێشمەرگەی هێزی حکوومەتی هەرێمی کوردستانە و لەلایەن یەک فەرماندەیەوە ئاراستە دەکرێتون ئەمە لە ڕووی عملێکە دەمینێتەوە لە ڕووی سیاسی و ئیداریەکەیەوە ئەمڕۆکە ئێمە ئەم دەرفەتەمان بۆ هاتوۆتە پێشەوە نابێ بە هیچ چارەسەرێک و چارەنووسێک بۆ ئەم ناوچانە کە باسی کەرکووکەکەین کەرکوو واتە سمبۆل کەرکوو ینی خانەقین ینی گوڵاڵە ینی شنگان هەموو ناوچانەی کە ئەمڕۆکە لە دەرەوەی ئیداری حکوومەتی هەرێمن بۆیە ئێمە نابێ بە هیچ شارەنووسێک و چارەسەرێک ڕازی بین تەنها بەگەڕانەوەی چونکە ئەم دەرفەتە کە ئەمڕۆکە هاتوۆتە پێشەوە جارێککە نایەتە پێشەوە بوو ئێمە بتوانین ئەم هەلە بقۆزینەوە بۆیە دەبێت ئەمڕۆکە ئاراستەکان هەمووی بەرەوە ئاراستەیە بڕوات کە ئێمە بڕیار بدەین بۆ گەڕانەوە پێشووتریش لە کەرکووک لە ناو ئەنجومەنی پارێزگای کەرکووکیش هەندێک بۆ چوون هەبوو کە پرۆژەیەک ئامادەکەن بەڵامەوە لەبیر نەچێتن مەسەلەیەکی دەستوری یاسایی هەیە تۆ ئەبێت دوو لە سەرسێی ئەندامانی ئەنجومەنی پارێزگا قسە لەسەر قسەی زیاتر لەسەرەوەکین چی بکرێتەوەکو لە ئەنجومەنەوە کار بۆ گەڕانەوەی کەرکووک هەوڵە درراوە بۆ گەڕانەوەی کەرکووک بۆ باسی و هەنگاوانەکەی پەکخرا کاک عەبدوڕەحمان مستەفا دێمەوەلای جناب تۆ ساڵانێک پارێزگاری کەرکووک بووی و ئەزمونێکی زۆرت هەیە لەگەڵ و کێشە و گرفتانەی کە لەم شارەدا هەیە ئێستا چارەسەر چییە بۆ ئەوەی کار بکرێت بۆ گەڕانەوەی کەرکووک بۆ سەر هەرێمی کوردستان زۆر سپاس سڵاوم ڕێزم بۆ ئێوە بۆ هەموو بینەرانی کەناڵی کوردستان 24 دیارە ئەو ڕێکەونانەی کە کرا لەسەر دەمی دوای 2023 تا ئێستاکەش بە تایبەتی مەسەلەی دەستور و مەسەلەی چارەنووس و دیاریکردنی چارەنووسی کەرکووک لە ڕێگەی یاساوە چەسپێنرا لە مادەی 140 دەستوری عراقی ئەو مادەش کە دانا تەبیعی خۆتان زانە سێ قۆناغ بۆ قۆناغێک تطبیعی ئەوزاعی کەرکووک و گەڕانەوەی بۆ بارەدۆخی جارانی خۆی دومی ئەوەی کە علاساس سەرژمێرێک بکرێت سێمشەوە بوو ڕفراندۆ بکرێ و بە دەنجی خەڵکی کەرکووک چارەنووسی کەرکووک دیاری بکرێت بەڵام بەداخەوە تەبیعی ئەو مادەیە تا ئێستاکەش ئاستەنجی زۆر بۆ دانرا جورکفتی زۆر کرا ڕێگەی نەهێدرا ئەو مادەیە وکو خۆی جێبەجێ بکرێت تا کاتی تۆ پارێزگاری کەرکووک بووی ئەو ڕێگرانە چی بوون کە لە پێش مادەی 140 دروستەکرا ڕێگرەکان زۆر بوو ڕێگرەکان تەبیعی ئەوە بۆ یەکەم بە هیچ شوێک قبول نەکرا بۆیکەوە قۆناغی دووەم خۆ ئامادەکاری بکەم بۆ قۆناغی دووەم کە قۆناغی سەرژمێری بوو چەندین ساڵ ئێمە چەند جارێک خۆمان ئامادە کرد لوژنێ باڵا دانرا شتەکان هەموو جێبەجێ کرا لوژانەکان دانرا ئەوە کە شتێکی زۆر گرنگ بوو کە بکرای ناکرا لەگەڵەوە شا قۆناغی یەکەمش هەتا ئەم لەحزەی کە ئێمە سوای دانیشتون هەتا ئێستا جێبەجێ نەکراوە هەتا ئێستا خۆتان ئەزانن کەواتە تا ئێستا قۆناغی یەکەمی مادەی 140 جێبەجێ نەکراوە بەتەواوی جێبەجێ نەکراوە جارێ ماوە خۆی ماوە تۆ جارە تا ئێستا کە بارودۆخی کەرکووک نەگەڕانداوتە سەر پێش کورد دەبێت چاوی لە مادەی 140 نەبێت خۆی ئێستا حالێن لە کەرکووک و هەردوو بەڕێز کاک عەدنان و کاک ڕەوندش کە باسییان کرد بارودۆخیش تازە هاتووتە کایەوە کەرکووک ساکە لە بارودۆخیشی تازەدایە ئێستاکە هەموو جونگەکانی کەرکووک بە دەسەڵاتی کوردیەوەیە پێشمەرگە توانێتی کەرکووک پارێزیە بە خێنی پێشمەرگە کەرکووک و خەڵکی کەرکووک پارێزراون و ئەتوان لەم لە بارودۆخیشی ئارامە بژین و ئەمڕۆکە بە واقعیش یعنی ئەتوان بە واقعی بتاوەتی کۆنتڕۆل کراوە و هەرێمی کوردستان شەمڕۆکە خۆتان نەزانن هێزی پێشمەرگەکە لەلایەن هەرێمی کوردستان و نێدراوە هەرێمی کوردستان تەبیعی موچەوشەکانشاندا هەرێمی کوردستان سەر بە هەرێمی کوردستانە ئەوان توانیان بیپارێزن و بتوانن بارودۆخی ناو کەرکووکش بە تاوەتی ئارامکەنەوە بۆیە تەبعاً ئەمڕۆ ئەم بارودۆخەی کە ساکە ڕوویدا واقعەکەسە دروست بووە لە کەرکووکا بەڵام بۆ ئەوەی کە شێویش یاساییشی پێ بدرێ ئەبێ ئەگەر بکرێ ئەمڕۆکە بتوانانی مادەی 140 ئەو ئاستنگانی کە لە بەردەمی هەیە ئەگەر بتوانانی زاڵ بدی بەسەریا و لای بی شێوە یاسایەکەشی بدەیتێ ئەو کاتەوە بزانتر کە هیچ گلەیەک نابێت بەڵێ ئومێد هەیە وەڵا بۆ ئومێد دەبێت پیاکەی ئەبێ ئومێد پیاکەی چونکی تۆ بەڕاستی سێ دید و بۆ چین جیاوازیە بۆ کەرکووک هەر لە سەرتاوە لایەنێک هەوڵێدا کە بۆی کە کەرکووک وە خۆی بێنێتەوە سەر بە بەغدابێ وەکو پارێزگایکی عراقی سەر بەغدابێ لایەنێک حەزێک کرد بۆ ئەیان داوای ئەوە بوو کە بێتە هەرێمێکی سەر بەخۆ لایەنێکش ئەویست بێتە سەر هەرمی کوردستان ئەگەر کاتی خۆی لەسەر ئاستینەتەوەی ئەمە دانرا بەڵام ئێستاکە بزان لەسەر ئاستینەتەوەی نەماوە ڕفراندۆک ئەگە بکرێت ڕۆکە بیرروبۆچوونەکان جیاوازن بەڕاستی من ئەمە باس کرد ماوەی پێش تاکەش لەگەڵ لە کەناڵی ڕوودا وشە باسم کرد ئەمڕۆ بیرروبۆچوونەکان جیاوازن لەوانەیە خەڵکانەکە بێ کورد بێتن
داوام کە کەرکک بێت لە وەکو هەرێمی سەربەخۆ ئەوانە دەنجی زۆر کەمن و لەوانەیە خەڵکی زۆری تورکمان و عرب شەبێ حەزکەن بۆی کەرکک سەر هەرمی کوردستان چونکی بەرژەوەندەکان لەوەیە زانیوە کە ئەوان کورد پارێستیوانی پێشمەرگە پارێستیوانی لەبەرەوە گە ڕفراندۆم بکرێ ئەمڕۆکە سەر ئاستی ئەوواکرێ کە خەڵکی کەرکک خۆیان بە ئارەزوی خۆیان دەنگ دەن و چارەنووسی کەرکک دیاری بکەن بۆیە شێوە یاسایەکەی کە پێ بدرێت لەگەڵ ئەمڕۆ واقعەکەیە شتەکە بەهێزترە بێت. زۆر باشە کاک عەبدولقادر ئێوە لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستان ڕێکەوتنێکی سیاسیتانەیە لەو ڕێکەوتنە سیاسیش یەکێک لە خاڵەکان باس لەواکە کە کار بۆ گەڕانەوەی کەرکوک بکرێت بۆ سەر هەرێمی کوردستان بیرتان لەوە کردووەتەوە لیژنەیەک پێک بهێنن لە سەر ئاستی پارێزگای کەرکوک بۆ کارکردن بۆ جێبەجێکردنی و خاڵە مەسلەی زۆر بەڕاشکاوی لە یەکی لە مادەکانە باسی هەوڵدان بۆ گەڕانەوەی کەرکوک و ناوچەدا بڕاوەکان و ئەنجامدانی ڕێفراندۆم بۆ گەڕانەوەی ئەو پارچە دابراوی کە ساڵای ساڵە کورد بەدەستێەوە ناڵێنەکە نەگەڕاوەتەوە سەری بەڵام ئەمێ ئاماژەیە بۆ شتێ بکەم مەسلەی دروشم جیاوازە لەگەڵ پلاندانان و ئەو بڵین هەوڵدان بۆ چارەسەری قەزەیەکی وەکو کەرکوک و ناوچە دابراوەکان ئەو دۆزە ئەو پرسی دوو حزب نییە ئەوە بۆیە ناوینراوە کابێ باز لەوە کراوەکە بێ قسە لەگەڵ هەموو ئەحزاب سیاسیەکانی کەی لایەنە کوردستانەکان بکرێ بۆ پێویستی بە تەعبیەی جەماوەریە پێویستە هەموو وزە و تااقاتەکان بخەنەگەڕ بۆی بتوانرێ و ئەنجام بەدەست بێ لە کەرکوک لە نێوان هەموو لایەنە سیاسەکان لیژنەیەکی باڵا پێک بهێنرێت بۆ کارکردن بۆ جێبەجێکرد گەڕانەوەی کەرکوک بۆ سەر هەرێمی کوردستان ئەزانی چۆنە ڕاستە بەڵام لیژنە بە لیژنە ئەگەر بە لیژنە بۆیە سەدان لیژنە تایزە دروست کراوە بۆ چارەسەری دۆزی کورد و مەسلەی کەرکوک و کاتە لایەنە سیاسی کوردیەکانی کەرکوک دەسەڵاتی ئەوەیان نییە ئەزانی چۆن با یەک شتێکت پێ بڵم سەرەتا ئێمە ئەو پرسیارێکە لە مامۆستا عەبدوڕەحمانی شت کرد ئەو ئاستەنگانە چی بوونە تا ئێستا کە کەرکوک و ناوچە دابڕاوەکان نەگەڕاونەتە سەر هەرێمی کوردستان ئەمە ئێستاش هەر ئاینی پرسیارەکەین لە ئەمان ئاستەنگ بۆ ناتوانین پرسیارەکە بێت لە خۆمان بکەین نەمانتوانیوێمە بۆ نەمانتوانیوە لەبەرەوەی تاکو ئێستا بەداخەوەڵم تا ئێستا نەفەسی حەزبی لێمەوە دیارە ستاتیجە نەتەوەتەکەمان لە دەست داوەیان زیاتر باشترەوەی ئێمە بگەڕن سەر چاوگە ئەساسەکان نێوماڵی کورد بەشێک لە کەم تەرخەمەکان لایەنە سیاسەکان خۆیانن بەڵێ پێتەڵم کەزانی چۆنە تا ئێستا چەند جارێک هەلو دەرفەت ڕەخساوە بۆ کورد بۆ سەرکردایەتی کورد کە کەرکوک و ناوچە دابڕەکان بگەڕێنێتەوە بۆ نمونە سەرەتای پرۆسەی ئازادی لە 2003 ئەو کات وەکو هێزی پێشمەرگە هێزی هەبوو موسساتر بوو لە ئێستا ڕێک و پێکتر بووە هەرێمی کوردستان بەرامبەر بەوە حکوومەتێکی هەش و لاواز دەوڵەتێکی فاشل تازە لەسەر پێخۆی ئەگەر ئەو کاتە هەلێکی زۆر گرنگ بوو کە کورد بتوانێت کەرکوک و ناوچە دابڕەکان بگەڕێتەوە بە تایبەت ئەو فترەی کە کورد تەحالوفێکی باشی لەگەڵ مەجلیسی عەلای شیعە هەبوو مەجلیسی عەلای شیعەوان ئەوانیش دژی فیدرالیەت نەبوون بەڵێ کاک قادر پرسیارەت لێ بکەم ئێوە ئەڵێن لایەنە سیاسیەکان بەشێکن لە کەم تەرخەمەکان بۆ لە خۆتانەوە دەست پێ ناکەن هەموو لایەنە سیاسیەکان بۆ نمونە کۆبنەوەی لایەنە سیاسیەکان کرا لە بارگای پارتی دیموکراتی کوردستانیەوە ئامادە نەبوون لە بارگای ئێوە کۆبنەوەی لایەنە سیاسیەکان کرا لەسەر ئاستی بەرپرسی یەکەمی حیزبەکان پارتی دیموکراتی کوردستان ئامادە نەبوو بۆچی ئەمە لە کەرکوک ئەم نەفەسە حیزبێتیە ناپەڕێنرێت ئازانی چۆن کاک نەربا یەک شتێکت پێ بڵێم ئەمە شتێکی زۆر جار وتومە پێڵم خاوەنی بڕیاری سیاسی لەناو حەزب و لەناو دەوڵەت و لەناو هەر ڕێکخرا و دام دەستگایەکە ئەگەر بێت و لەسەرەوە شتەکان چارەسەر بێ لە ئاستی باڵای حیزبەکانە ئەمانی تر لە ئاستی مەکۆ و مەقەڕاتی لق و مەڵبەند و شتانە زۆر ئاسایە بێتەوە بۆیە ئەو پێویستی بە بڕیارێکی لوتکە هەیە لە حیزبەکانە لە ئەو دەستگایانەوە حیزب بەڕێوە لە مەکتەبە سیاسیەکانە کە بڕیارێکی بۆ شێوە دەرچێت زۆر ئاسایە لق و مەڵبەند و مەکۆش پێکەوە دانیشن بەڵام یەک شتێک زۆر گرنگە ینی هەلێکی بە حەزەکەم باسی ئەوت بۆ بکەم کە چەند جار هەر لە دەست کورد دەرچووە بۆ نمونە دیسانەوە لە ساڵەکانی لە 2005 لە بینی هەڵبژاردننی 2005 لە کانونی دووەم بۆ ئیستیفتاکردن لەسەر دەستورە ئەو ماوەی ئەتوانی کورد پێدا بگرێت لەسەر ئەوەی قوتێکی زۆر گرنگی هەبوو سوندەکان لە ساحی سیاسی کشابوونەوە هەروە بێتەوە بەشێک لە سەدرەکان کشابوونەوە
ئەیتوانی بیکە مەرج ئەو کاتە داوای ئەوە لە یاسایە لە دەستورە باشتر بچسبێنێک بە مادەیەکی ئەوە کە بەڕاستی جێبەجێکردنی ئەگەر مەجال هەبێ باسی کەم دواتر دێنە سەری قسە زیاتری لەسەرەکەین کاکڕۆن ینی لاوازی لە ناو مادەکەشە مادەی 140 بەڕاست دواتری ئێستا وەکو کاگڕەمەند و کاگعادانجی باسی کرد ینی ئێستا هەلێکی زۆر گونجاوە بۆ شتە چونکە زۆربەی ئەو ناوچانە بە فیعلی لەژێر دەستی پێشمەرگا زۆر باشە کاک عەبدولقادر دێمە وڵات کاکڕۆند ئێستا ئەوەی کە هەیە زیاتر قسەی لەسەرەکرێەوە خراوەتە نێوشەقامی کەرکووکەوە قسە باسە سەر هەرێمی سەربەخۆی کەرکووکە و پارێزگاری کەرکووک بە ئاشکرا ئەمەی خسۆتە ڕوو و یەکێتی نیشتیمانی کوردستانیش بە فەرمیەوەی ڕەت کردوێتەوە کە ئەوان ڕێگە نادەن کەرکووک بکرێتە هەرێمی سەربەخۆ ئەم دوو بۆ چوونێ لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە چۆن لێکەدرێتەوە بڵێ سەرەتا من ڕێزم بۆ ڕاکەی کاک دکتۆر نەزمەدین هەیە من خۆشم دوو بە دوو یەکتریمان بینەوە لەسەرم بابەتە قسەمان کردووە ئەوە من پێم وایە لە ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کورسان هەمیشە ئەم ڕەئانە ڕەئی جیاواسە بووە ئەتیادیش بووە خەڵک ڕەئی خۆی وتووە و ڕەئی شخصی خۆیەتی ئەمە دکتۆر نەزمەدینیش کە قسەی کردو لەسەرم بابەتە نەیوتەوە من بە ناوی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی و ڕەئی یەکێتی نیشتیمانی وتێتی من پارێزگارم باشە لەم مەرحەلەیە ڕێیەکی وای تەرەح کردووە دوا بە دوای ئەوە لە حوتی 6 کۆبنەوەی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کورسان کرا و ئەوەی کە کاک دکتۆر نەجمەدینی ژانی من باش شتێکیش لەو هەڵەی کە ڕاگەاندنەکان قسەی لە شتێک لەسەرەوەش ڕاستەمەوە و بزانام خۆشی لە ڕوودا و بەرنمەیەکی لەسەرەوە کرد ئەو ئەڵێ من وەک شەخص پێم وایە لەم مەرحەلەیە ئەوە باشە کەرکووک هەرێمێک بێ و لەسەر کوردستان بێ شتێکی وا ئەڵێ ئەو چۆن هەرێمێک بێ و سەر بە کوردستان بێ شتی وا چۆنە بێ لە دەستوری عێراقی ناگەر بیتەوە سەر دەستوری عێراقی هیچ هەرێمێک لە عێراقا ناتوانێت بچێتەوە سەر هەرێمێکی کەش لە بڕگەی دوی دەستوری عێراقیە وا ئەڵێ هەر هەرێمێک کە دروست بوو بۆی نییە لەگەڵ هەرێمیشکە یەک بگرێتەوە ئەو بڕگەکانیەوە بابێمە سەر ڕاکەی یەکێتی نیشتیمانی کورسان یەکێتی نیشتیمانی کورسان لە حوتی 6 کۆبنەوەیکی مەکتەبی سیاسی کرا لەوێ سێ بابەت شرۆڤەکرا ینی باسکرا بابەتێکیان ئەوە بوو سەرکردایەتیەک دروست بکرێ بۆ جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنە نامە سیاسی نێوانەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کورسان وەفدێکی باڵای یەکێتی نیشتیمانی کورسان بچێت لەگەڵ هەواڵانی پارتی دیموکراتی کورسان دابنیشێ گفتوگۆ لەسەر ئەو ڕێکەوتنە سیاسێ بکە و بۆ ئەوەی ئەو وەزع گرژی کە هەیە خاوتر بکرێتەوە وابزانم ئەگەر معلوماتەکەم تەواو بێ سبەینی ئەوەفدا دانیشێ ئەوی سێمیان پێداگیری یاخود نوێکردنەوەی ئەو پەیمانەی کە یەکێتی نیشتیمانی کورسان هەر لە سەرەتای شۆڕشەوە کە کەرکووکی بەخاچی کوردستان زانیوە و باوەڕی بەوەیە کە کەرکووک کوردستانیە ئەوەی مامجەلالیش ئەگەر بەبییرتان بێ لە ڕاپەڕینی بەهاری ساڵی 91 مامجەلال بە هەمومانی وت ئەبێ ئەگەر بۆ یەک ڕۆژش بێ کەرکووک ڕزگاری ببێ چونکە ئەو کاتە کە کەرکووک ڕزگاری بۆ ئەبێتە تاجی سەری هەموو ڕاپەڕینەکان بۆیە یەکێتی نیشتیمانی کورسان لێش هاتایچی دی لەسەرەوە کردەوە کە کەرکووک کوردستانیە و کەرکووک ئەگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان و ئێمە هەموو ئەو نەتەوانەی کە لە ناو شاری کەرکووکشە لە هەرێمی کوردستان لە دەستوری داهاتوو هەرێمی کورسانە حەق و مافەقڵ کاکڕۆن ئێستا لە نێو شەقامی کەرکووکە کار لەسەرەوە کرایانی بە دەرلەوەی خەڵکێک هەیە لەگەڵەوەیە کە کەرکووک بکرێتە هەرێمی سەربەخۆ و بەردەوام کاریش لەسەرەوە ئەکرێت ئێوە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر بڕیارێک لەو شێوەیە درا کەرکووک بکرێتە هەرێمی سەربەخۆ وەکو یەکێتی لە کەرکووکە و بەرپرسانی یەکێتی لە کەرکووک هەوڵستان چۆنە بێت ئێمە کە بێتە سەر بڕیارکە هوەرێمە بڕیاری خۆمانمانداوە لەوە دەرچوینە بڕیار بدەین بەڵام تۆ ئەگەر بڵێ ئەو خەڵکانەی بیر لەوە ئەکەنەوە حاڵەتێکی وا دروستکەن ئێوە ڕەتانسیە بەرامبەریان ئێمە بۆیان ڕوونەخێنەوە حاڵەتی خەبات و ماندووبوون و تەسحی کوردیان بۆ ڕوونەخێنەوە لە ڕووی مێژووە بۆیان ڕوونەخێنەوە کە کەرکووک کوردستانیە ئەویان پێڵین کە هەرێمی کوردستان بەبێ کەرکووک هیچ نییە پیان ئەڵێن ئەگەر کەرکووکی لەگەڵا نەبێ هەرێم نقصانی گەورەی هەیە ئیقناعی نەوەکانی داهاتوەکەن بۆ هیچ کەسێک نەبێت دەست لە کەرکووک کەواتە پرۆژەی بە هەرێمکردنی کەرکووک پرۆژەیەکی قورسە بێت زۆریش قورسە بێ و من باوەڕشم پێی نییە و جێبەجێکردنیشی لەلایەن کوردەوە زۆر زەحمەتە بەڵێ کاکدان دێمە لای جەناب قسە واسێکەیە منەمەوێت بە ڕاشکاوی ئەو پرسیارەت لێ بکەم ئەو ترێت بەڕێز پارێزگاری کەرکووک پاڵپشتی پارتی دیموکراتی کوردستانی هەیە بۆ ئەوەی کەرکووک بگرێتە هەرێمی سەربەخۆ
من خۆم لە سەرکردایەتی کەرکووکی پارتی دیموکراتی کوردستانە و تاکو ئێستا کە هیچ ڕێنماییەک و تەوجیهێک بۆ ئێمە نەهاتووە کە ئێمە پاڵپشتی نەو پرۆژێ بکەین بەڵام من حەزەکەم ئەوە تاکید بکەمەوە هەڵوێستی پارتی دیموکراتی کوردستان سەبارەت بە چارەنووسی کەرکووک زۆر ڕوونە هەمیشەش وتومان و ئێستش دەینە و لە ئایندەش دەیڵێن کەرکووک بەشێکی جانەکراوەی هەرێمی کوردستانە و ئێمە بە هیچ چارەسەریی کە ڕازی ناوین تەنها ئەو چارەسەرە دەبێت کە کەرکووک بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان بۆیە ئێمە لە پارتی دیموکراتی کوردستان تەنها پشتگیری لەو پرۆژەیەکەن ئەو پرۆژەیە کە کەرکووک بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان ئەجینا بکرێ بە هەرێمێکی سەربەخۆ بکرێ بە شتێکی دیکە تاکوستاکە لای پارتی دیموکراتی کوردستان ئەم بابەتە باز نەکرا و باسیش نەکرێت. ئەمڕۆ لەگەڵ شاخەواندەلۆ پەرلەمانتاری پارتی دیموکراتی کوردستان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق قسەم کردەوە باسی لەوە کرد وەکو پارتی دیموکراتی کوردستان بۆ چوونە گەڵاڵە بووە ئەگەر کەرکووک بکرێتە هەرێمی سەربەخۆ لە ماوەی بۆ ماوەی 6 مانگ بۆ ساڵێکیش کار بۆ گەڕانەوەی بکرێت بۆ سەر هەرێمی کوردستان پارتی نەرمیە نوێنە لەو بوارەدا بەڵام ئەگەر بێت و بۆ ماوەی 3 بۆ 4 ساڵ بێ ئەوە جێگەی قبول نییە لای پارتی دیموکراتی کوردستان شتێکی لەو شێوەیە تەڕح کراوە من تاکیدت بۆکەمەوە ئێمە هیچ تەوجیهێکی ئاراستەمان نەکراوە کە ئێمە پاڵپشتی بکەین لە هەر چارەسەرێک لە غێری ئەو چارەسەری کە من باسم کردەوەی گەڕانەوەی کەرکووکە بۆ سەر هەرێمی کوردستان ئەوەی کاک شەخەوانیش کە باسی لێو کردووە من ئاگاداری ئەو هەواڵە نیمیان ئەو قسە و باسانە نیم کە کرابێتن چونکە ئەگەر ئەمڕۆکە ئێمە کار نەکەین بۆ گەڕانەوەی کەرکووک ئەم هەلەی کە ئێستا کە ڕەخساوە لە دەستی ئەدەین و هەمیشەش کورد پێویستی بە دوژمن نەبووە هەلەکان لە دەستی بچێتن هەمیشە کورد خۆی هەلەکانی لە دەستی خۆی داوە ئەوەی کە ئێستاکە کاکڕۆندیش ئاماژەی پێکرد لە عێراقا شتێک نییە ناوی حکوومەت بێ ڕووکەشە شتێک نییە لە عێراقا ئیدارە بێ شتێک نییە لە عێراقا کە بتوانیتن تۆ بچیتن لەگەڵ یا قسە بکەیت و بتوانێت بڕیارێکی لەسەر بدە بەڵام تۆ لێرانە حکوومەتێکت هەیە لێرانە تۆ ئەتوانی ئەگەر لایەنە سیاسیەکانی کوردستانیش لە هەمسەر هەموو شتێک ناکۆک بووبن ئێمە بزوتنەوەی گۆڕان ناکۆکی سیاسی لە نێوانمەدامانە هەیە بەڵام لەسەر مەسلەی چارەنووسی ئەم ناوچانە ناکۆچی نییە هەمومان کار بۆ ئەوواکەین خەبات بۆ ئەوواکەین کە بگەڕێتەوە بۆیە ئەبێ ئێمە ئەو بەو ئاراستەیە بڕێن دووەم ئەگەر ئێمە گرە و لەسەر سنە و شیع بکەین هەرچیان بە ڕەگەز عارەبن من پێ بڵێم کە هاتە سەر چارەنووسی کەرکووک و دروستبوونی کیانێک بۆ کورد هەردوولایەن ڕێیان نەبێتەوە یەک ڕێی و من ئێستش ڕێیەکی کاتی خۆی عەلی دەباغ گوتی کە ئەو وەختە وتەبێژی فەرمی حکوومەتی عێراق بووتی ئەگەر کورد وا تەسەور بکات سەطحی داواکاریەکانیان زیاد بکەن بەهۆی ئەوەی ناکۆچی لە نێوان عەرەبی سونە و عەرەبی شیعایە ئەوە با باش بزانن عەرەبی شیع و سونە و قوتەیەکەگرنەوە بەرامبەر بە داخوازیەکانی کورد بۆیە من حەزەکەم تاکید بکەمەوە ڕێی پارتی دیموکراتی کوردستان گەڕانەوەی کەرکووکە بۆ سەر هەرێمی کوردستان چونکە ئەو هەموو شەهید ئەو هەموو ماڵوێرانیە کە ئێمە داومانە بە تایبەتی لە دوای نەکسەی شۆڕشی ئەیلول لە 75 خۆ لە پێناوی کەرکووک بووە زۆر باشە کاک عەدنان نەگەڕێمەوە قسە زیاترەکەین کاک عەبدوڕەحمان مستەفا ئێستا قسە واسەکە لەسەرەوەیە ئەو پرۆژەی کە لەلایەن جەنابی پارێزگاری کەرکووک تەڕح کراوە ئەوەیە کە کەرکووک بۆ ماوەی 3 بۆ 4 ساڵ بکرێتە هەرێمێکی سەربەخۆ دواتر ئەم هەرێمە بلکێنرێ بە هەرێمی کوردستانەوە لە ڕووی یاسایەوە تۆ بەدەرەوەی پارێزگاری کردووی یاسا ناسێکشی لە ڕووی یاسایەوە لە دەستوری عێراقیدا ڕێگە بەوادا هەرێمێک بلکێنرێ بە هەرێمێکی دیکەوە وەکو هەرێمێک دروست بلکێنرێ بە هەرێمێکی ترۆ نەخێر بۆ ئەو مەجال نادا مەجال بەوە ئادا تۆ هەرێمێک دروستکەی یا سێ پارێزگا توانن هەرێمێک بۆ خۆیان دروستکەن یا پارێزگایك بەتەنێ ئەتوانێت بەڵام ئەگەبێت توێسە تۆ هەرێمێک دروستکەی بۆ ماوەیەکی کەم دوای گەڵ هەرێمیش ترا یەک بگرنەوە نە لە دەستوری عێراقی سیاسەتی عێراقی لە هیچ شتێکا سەنەتێکی قانونی نییە کە سەنەتێکی قانونی ناتوانێت ڕفراندۆم بکە ناتوانێت دەنجی خەڵک وەرەگرە لەسەر شتە بۆیە قەت ناکرێت ئەگەر بێت و دوو هەرێمێکتی بگرنەوە ئەوە ناکرێت ئەگەرەوە هەنگاوە بنرێت گرێوێکی دۆڕاوە هەر لە سەرەتاوە وەڵڵاهی تر دۆڕا بێت و دۆڕانە بێ ئەمە قانون وایڵێ باسی قاکە تۆ سوالیش یاسای لەمە پرسی یاساکە وایە ناکرێت دوو هەرێم یەکتری بگرنەوە چونکی سەنەتی قانونی نیە دەستوش ڕێگە بەوە نەداوە بەڵام ئەکرێت تۆ بۆ سێ محافظە بتوان بۆ خۆیان هەرێمێک دروستکەن
و ئەتوانن محافظەیەک بۆ خۆی لە ڕێگەی ئەنجومەنی پارێزگاوە لە ڕێگەی دەنگدەرانەوە بە ڕێژەی لە ستادی ئەتوانێت بۆ خۆی شتێک دروستکە بەڵام ناکرێتەوەی کە هەرێمێک دروست کرد بچی لەگەڵ هەرێمی شتەرایەکتری بگریتەوە ئەوە هیچ پشتیوانێکی یاسایی نییە. زۆر باشە. کاک عەبدولقادر ئێستا ئەوەی کە هەیە وەکو بزوتنەوەی گۆڕان بەدەر لەوەی کە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە و ڕێکەوتنەتانەوە قسەتان لەسەرەوە کردووە کە گرنگی زیاتر بدرێ یاخود کار بۆ گەڕانەوەی ناوچانە بکرێت. ئێوە پێشووتریش پرۆژەیەکتان هەبوو، پرۆژێکی 6 خاڵی. بەدەر لەو پرۆژە ئێستا ئێوە کاری دیکەتان یاخود پرۆژەی دیکەتانەیە بۆ ئەوەی کاری زیاتر بکەن لەسەر گەڕانەوەی کەرکووک بۆ سەر هەرێمی کوردستان و لەسەر هەرێمی سەربەخۆش ئێوە بە ئەمێ هەڵوێستی بزوتنەوەی گۆڕان بەڕوون و ئاشکرا بزانم. بەڕاشکاوی دیارەوەکو لە پێشتریش باسم کردووە من لە مقابلەیە کامڕۆ لەگەڵ جەنابیشتان ناوتم کە ئەمە لە کۆنگری یەکەمی کۆنگری نیشتیمانی بزوتنەوەی گۆڕانە لە بەرنامە سیاسیەکەیە مەسەری کەرکووک و ناوچە دابڕاوەکان وەکو بەشێکی دانەبراو لە هەرێمی کوردستانە و وەکوتم هەوڵدان بۆ سەربەخۆی بڵێن گەڕانەوەی کەرکووک و ناوچەدابڕاوەکان بۆ سەر هەرێمی کوردستان و لە هینیشا لە باسی ڕیفراندۆمیشە لە هینەکە هاتووە لە ڕێکەوتنامەکەی نێوان ئێمە و برادرانی یەکێتی نیشتیمانی و ئێمە خوازیارین ئەو ڕێکەوتنامەیە گەورەتر بکرێت و بێتە پرۆژەیەکی گەورەی نیشتیمانی. بەڵام ئەگەر مەجالم دەیت چەند شتێکەیە ئێمە مۆزوعەکە لەسەر کەرکووکە وەو کێشانە چییەکە تاکو ئێستا نەگەیشتووە ئەمە پێشەوە وەڵام بێتەوە وەڵامی ئەوم دەستکەوێت هەڵوێتی بزوتنەوەی گۆڕان چییە لەسەر پرسی بە هەرێمکردنی کەرکووک؟ نا ئێمە تاکو ئێستا لە هیچ بۆنەیەکە لە بە هیچ شێوەیەک باسی بە هەرێمبوونی کەرکووکمان نەکردووە کەواتە هێشتا کە چاودێریەکەن و بڕیاریەک کەرۆتان نەداوە. هەروەکوتم بەرنامەی سیاسی بزوتنەوەی گۆڕان زۆر ڕوون و ئاشکرایە کە ئەویش گەڕانەوەی کەرکووک و ناوچەدابڕاوەکانە بەبێ هیچ قەید و شەرتێک بۆ سەر هەرێمی کوردستان. بەڵام وەکوتم ئەمە حەزەکەم لەسەر ئەوەیان قسە بکەم ئەمانەت بە چۆنی یەکرێت یعنی ئێمە وەکوتم بە دروشم و بە شعار ناکرێت ئێمە بێ استراتیجێک پایان بەرنامەیەکی تۆکمەمانە بێ بۆ ئەمە بەتایبەت ئێستا ئەگەر پێشوو ئێمە ئەو بڵێن ئەو ڕەهەندانەی کە وای کردووە کەرکووک نەگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان ڕەهەندە دەرەوەیەکە زۆر بەقوتر بوو بەهێزتر بوو لە ناوە ڕنگ بێمە هەلمان بۆ قۆسرا بێتەوە کاتی پێشووتر وکوتم هەرێمی کوردستان بەهێز بوو دام و دەستگای باشی هەبوو لە هەموو ڕووەکانەوە پاری باشی هەبوو بودجێ باشی هەبوو لە بەغداوە چێ هینی خۆی دواتر کە دەرکەوتنی نەوت و بڵێن بە داهاتی نەوتیش هاتەکایەوە بەڵام ئەو کات کە هەرێمی کوردستان زۆر بەهێز بوو فاکتەرە دەرەچیەکان نێژ بۆ نمونە سووریا وەختە بەهێز بوو وەکو ئێستا دانەڕما بوو تورکیا تووشی ئەم شەڕ و هینەی ئێستا نەبووەوە قەیرانی ئێستا و هەروەها عێراقیش ئێستا لەو بە هەموو شێوەیەک جوگەکانی لە ڕووی سەربازی و هێزی پێشمەرگە دەسەڵاتی کێشەزانمە کێشە ناوخۆیەکانمان زیادی کرد و کێشەی ناوخۆی ناوماڵی کورد ئێمە بەداخەوەڵێ ماڵێن وڵا حکوومەتی عێراقی لاوازە و لەبەر یەکەڵتە چیوە بەڵێ لە کوردستانش ئەوە تا شەرعیترین دەستگای پەرلەمانی کوردستان پەکخراوە و بەشێک لە حکوومەتەکە پەکخراوە و ینی دوو لایانی سیاسی زۆر بڵێ لەگەڵ کێشە گرفتە ناوخۆیانە دەستێوەردانی دەرەکی شەیە لەو پرسەیە بەڵێ ئەتەوێ بڵێ ینی لەو کێشە و گرفتە ناوخۆیانە دەستێوەردانی دەرەکی شەیە من ئەشێوە بەڵام باشتر وایە هەندێک شتێ علاقەی بە خودی سەرکردە سیاسیەکانەوەیە بە خودی لایەنە سیاسیەکانی کوردەوە ینی من هیچ بیانوویەک نییە بۆ ئەوەی تۆ دەستگایەکی وەکو پەرلەمانی کوردستان پەک بخەی کە یەکێک لە هەڕەندەکانی ئەو پەرلەمان ئەوەیە کە عەفوو لە شتە چارە نووسازەکانە ئەو بڕیار دەربێت چکان ئەوانە ئەو ئەندام پەرلەمانە نوێنەری خەڵکن و ئەم خەڵکی کوردستان بە تێکرا دەنجی لەسەرداون من خوازارم بۆ لێرە شۆپەیامێکمەیە بۆ پارتی دیموکراتی کوردستان کە بە سیاسەتەکان بچێتەوە لەسەر مێزی گفتوگۆ هەموو لایەنە سیاسەکان دانیشتن بکەن و ڕێککەوتن لەسەرەوە پێیانتانێ بۆ پارتی دیموکراتی کوردستان و لایەنەکانی دیکەش کە لەسەر پرسی کەرکووک یەکدەنگ و یەک ڕەنگ بن پەیامتانێ بۆ پارتی دیموکراتی کوردستان و لایەنەکانی تریش لەسەر پرسی کەرکووک یەکدەنگ و یەک ڕەنگ تێکڕ بە یەکدەنگی و بە
باسی شتێکەکەین یە قەزەیەکی مرکزی هەموو کوردستانە ئەمە زۆر باشە قەزەکەنی زۆر باشە زیاتر لەسەر بابەتاکەن کاکڕەوەند زۆر باشە کاکڕەوەند ئێستا بابەتی پرسی بە هەرێمکردنی کەرکووک تا چەند پێت وایە پاڵپشتی دەرەکی بۆ پەیدا بۆ یاخود هەر قسە و باسە لە نێو خۆدا دەکرێت نا بە تاچی دێما بێ سەرەتا لەوە تێ بگەین ئەگەر پێشتر لەسەر کەرکووک و کورسانیەتی کەرکووک لە 2 ساڵی ڕابردووە ئەگەر پێشتر مزایەدا هەبوو بێ لەسەر کەرکووک ئێستا و مزایەدانە ڕەویوەتەوە چونکە ئێمە بینیمان لە 2 ساڵی ڕابردووە کورد بە تاقی تەنیا لە سەرەتاوە بەگژاچوونەوەی داعشی کرد و بە درێژایی هەموو کیلۆمەترەکانی سنووری کوردستان کورد هەموو لایەنە سیاسەکان کە لەگەڵا بوون بەشداری خۆ بە کوژدانیان کرد بۆ ئەوەی بتوان ناوچەکانیان بپارێزن ئەمە لەوە ڕزگارمانەکە کە باسیەوە بکەین مزایەدەکردن لەسەر کەرکووک نەخێر ئەلێرەوە دێینە سەرەوەی کە کەرکووک کوردستانیە هەموو لایەن تاچێکی پێشێستا لەگەڵ پارێزگاری کەرکووک لە کۆبوونەوەی کامی لەگەڵ چەند سەرکردێکی سیاسی پارێزگاری کەرکووک قسەی لەسەرەوە کە ئێمە پرۆژەیەکمان هەیە بۆ بەهرێمکردنی کەرکووک پێش 3 ساڵ بەر لە ئێستا کەواتە ئەم بابەتێک کە ئێستا خراوەتە ڕوو وەکوەوتێ باگراوندێکی هەیە پێشتر کاری بۆ کراوە نا من پێم وانە پرۆژەی بەهرێمکردنی کەرکووک پرۆژەی کەرکووک چوونە سەر هەرێمی کوردستان هەبووە ئەوش لە پرۆژەکەی ئەوە بووە کە کاتی خۆی عەرەب و تورکمانەکانی کەرکووک داوای ئەوەیان کرد بە پرۆژەیەک بچینە پێشەوە لێیان ئێستحقاقی عەرەب و تورکمان چییە لە ناو پرۆژەی کووردا بۆ ئەوەی کە ئەوان دەنگ بۆ ئەوە بدەن سبەینێ بێنەوە سەر کورسان ئەو خاڵی کە جەنابەت قسەی لەسەرکەم کەمەوە چۆلا کاکەندان ئێستا ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان چیەکەن لەگەڵ لایەنە سیاسەکانی دیکەیە تاوەکو یەک هەڵوێستیەک پێیا بێت یەک دەنگیوەک ڕەنگیە پێیا بێت لەسەر ئاستی کەرکووک لەسەر پرسی گەڕانەوەی کەرکووک بۆ سەر هەرێمی کوردستان پارتی دیموکراتی کوردستان هەمیشە ئەوەی ڕاگەیاندووە دەرگای واڵایە بۆ هەر کۆبوونەوەیەک بۆ هەر دیدارێک بۆ هەر چاوپێکەوتنێک بە بێمەرج ئێمە دابنیشین گشتمان بە یەکەوە دابنیشین اتفاق لەسەر پرۆژەی چینەتەوەیی بۆ ئێوە دەست پێشخەرێ ناکەن لە کەرکووک کۆبوونەوەیەک لەسەر ئاستی هەموو حیزبە کوردستانەکان کردووە سەرکردایەتی سیاسی حیزبەکان لێرە کۆ ببنەوە بۆچی هەموو جار کۆبوونەوەی حیزبەکان ئەبرێتەوە هەولێر و سلێمانی ئەو دەست پێشخەریەمان کردووە ئەو دەست پێشخەریەمان کردووە چەندین جار ڕامانگەیاندووە ئەگەر بێتە سەرەوەی کۆبوونەوە لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و وزوتنەوەی گۆڕان ئێمە ڕامانگەیاندووە هەر کاتێک ئەوان دێن بۆ کۆبوونەوە ئێمە ئامادەین بۆ کۆبوونەوە لەگەڵیان ئەمەی کۆبوونەوەیەکی سەرکردایەتی حیزبە کوردیەکان بۆچی لە کەرکووک ڕێک ناخرێت لەسەر لەگەڵ لایەنە سیاسیەکانی دیکەشە لەگەڵ پێکاتەکانی دیکەشە قسە لەسەر چارەنووسی کەرکووک بکرێت دەکرێتن ئەمە لە سبەینێ و دووسبینەوە ئەو کۆبوونەوە پێشنیار بکرێت بێتێرە بەڵام پێشووتریش لە 2010 ئەگەی ئیجازە بدەیت کاکوونەر ئەگەی ئیجازە بدەیت لە 2010 کە لستی یەک لستی هاوپەیمانی کوردستانی بوو لە کەرکووک یەکەم دەستپێکی هەڵمەتی هەڵبژاردننی ئەو لستە لە کەرکووکەوە بوو کە هەموو لایەنە سیاسیەکانی تیا بوو لەوێ دەستی پێکرد یعنی ئەمە ئاماژەیەکە یان ئەمە مەسجێکە بۆ ئەوەی کە هەموو لایەنە سیاسیەکان ئەمڕۆ کە بەلایەنەوە کەرکووک گرنگە بەلایەنەوە کەرکووک گرنگە و ئەیانەوێت ئێمە ئێستا کە پێویست بەواکە ئێمە لەسەر پرۆژەی چینەتەوەیی چونکە کەرکووک کێشەیەکی نەتەوەییە کێشەی یەک حزبێک نییە کێشەی یەک کەس نییە و یەک کەس و یەک حزبیش ناتوانێت بڕیار بداتن لەسەر کەرکووک ئەمە پرۆژەیەکی نەتەوەیە و من دەتوانم بڵێم نەک لەسەر ئاستی کوردستانی باشووری کوردستانش بەرکو لەسەر کوردستانەکانی تریش کە بینیمان لە ساڵی 90 بەرنامەکەم کە گەڕێم بۆ لای مامۆستا کاک عەبدوڕەحمان خەڵک خۆی دابەشێتکردن لە بەشەکانی تری کوردستان بوو هاتن بەشداریان لە ڕزگار عەبدوڕەحمان قسەم لەسەرەوە بکەی ئێستا گەر ڕیفراندۆم بکرێت لەم ناوچانە لە ڕووی یاساییەوە کورد ئەتوانێت کەرکووک بگەڕێنێتەوە سەر هەرێمی کوردستان بە ڕیفراندۆم بەتاکید چونچە سەنەدیشی قانونی هەیە شتە مادەی 140 کە بە ڕیفراندۆم توانێت ڕیفراندۆم بکە یعنی هیچ ڕێگریش یاسایی نییە بۆ ئەوی کە ڕیفراندۆم بکە بەڵام نازانم ئەگەر ئێستا کە بە وەزعی کە ئێستا هەیە چەند ناوچەیەکی سەر کەرکووک داگیرکراوە لایەن داعشەوە تا سەرزگار نەکراوە کە ماوەتەوە ئەو شوێنانە ئەگەرین بەڵام ئەو شوێنانی کە ڕزگار کەوتیای ئەنجام بدرێت زۆر شتیش تەبیعەت توانن بیکەن بەڵێ کاک عەبدولقادر قسەم لەسەرەوە کە پێشتر
ژووری ناوسدا بڕێنراوەکانی بزوتنەوەی گۆڕان پرۆژەیەکیان پێشکەش کرد لە کەرکووکەوە قسەباس لەسەرەوە کرا کە ئەگەر ڕیفراندۆم بکرێت لە کەرکووک بە هەوڵی دابڕانی حەویجە بدرێت لە کەرکووک بەهۆی ئەوەی ناوچانە بە تەواوی عەرەبیە و قورسایەکی زۆریش بۆ سەردەنگدەری کەرکووک دروستەکە و مەترسی لەسەر ڕیفراندۆم دروستەکە ئێوە تا چەند ئەو پرۆژەیە ئەیکەنە پرۆژێکی گشتگیر و داوا لەلایەنە سیاسیەکانی دیکەشەکان هەمان بۆ چوونی ئێوەیان هەبێت بەڕاستی ڕیفراندۆم زانی چۆنە وەکو ئەندێ جار وەکو زار وایانی تۆ هەموو ئینەکەی خۆمان هێرکەکانمان لەسەر یەک سەبەتە دامێن ئەمە پێشەوەی ئقدام بکەین بۆی ڕیفراندۆم بکەین ئەبێ ئەجواکە ڕێک بخین بۆ ڕیفراندۆم ئەبێ ئەگەری ئەوە دابنێ ئایا سەرکردنیە سەر ناکەین ئەم ڕیفراندۆمە بۆ هێستا مەترسیە لەسەر سەرکەوتن و سەرنەکەوتنی ڕیفراندۆم بەڵێ من لەبەرەوەی تۆ پێکاتی ترتێ تورکمان و عەرەب و کرد و ئاشورتەیە و تایبەت ئەو لایەنانە لە سەرەتای دروستبوونی دەوڵەتی عێراقی تازەوە نەیانویستۆ مادەی 140 جێبەجێ بکرێ و کەرکووک و ناوچە دابڕەوان بگەڕنەوە سەر هەرێمی کوردستان لە ئیمزا کۆکردنەوەی حیزبە عەرەبەکان بە سوننە و شیعەوە بە ئەلمانی و بە دینیانەوە 150 ئیمزا کۆکرابووە لە 2007 کە دژی مادەی 140 بوەستنەوە تا ئێستاشی پێوە بێ لایەنی سەدریە لایەنە کوتنیە دینیەکان بە تورکمانیشەوە تەمەن جەبهەی تورکمانیشەوە دژی ئەوەن بۆیە پێویستە ئێمە کار بکەین لەسەرەوەی خەڵکی تاچی هاوڵاتی کەرکووک ڕازی بکەین من سەیرم دێ لەوەیان ئێسەما بە هەرێمی کوردستان موچەی فەرمانبەرەکانی پێ نادرێ ئێستا گەر بێتەوە ئەگەر کەرکووک دابڕێنرێن یان ڕیفراندۆم بیتە بکەین هیوای چیان نەدەینێ بەو بەشەی تریش بە تورکمان و عەرەب و بە فەرمانبەرەکانیشتر وڵا ئێوەش تەحملکەنەوەکەمانە موچەتان بەڵ بگرن بە خۆت دەم خۆتانەوە یعنی پێویستە کار بکرێ وەکوتم لە هەرێمی کوردستانەوە سەرجەن حیزب لایەنە کوردستانیەکان و دیسانەوە تەعبی جەماوەری لەناو کەرکووک و ناوچە دابڕاوەکان و لە بیرشمانە بێ ڕەزامەندی وڵاتانی ئەقلیمی و نێودەوڵەتیشمان لە زۆر باشە سپاس بۆ ڕەوەند مەلا مەحموود جەگری لێ پرسراوی مەڵبەندیەکی نیشتیمانی کوردستان لە کەرکووک و هەروەها بەڕێز عەدنا کەرکووکی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی کەرکووک گەرمیانی پارتی و بەڕێز عەبدوڕەحمان مستەفا پارێزگاری پێشووی کەرکووک و بەڕێز عەبدولقادر حەمید ئەندامی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان سپاسی ئێوەش دەکەم کە تا ئێستا بینەرمان بوو.